ڕازگۆیی وا لێ دەکا کار بدۆزیتەوە، ڕازگۆی وا لێ دەکات لە ژیان بەردەوام بی زیاتر سەربەرز بی. ڕازگۆی هەندێک کات وا لێ دەکا ڕەنگە شتت لێ بستێنێتەوە، بەڵام ئێمە ڕاستە لە کۆمەلگایەک دەژین تا ڕادەیەک ڕازگۆیمان لەدەست داوە لەبەرەوەی درۆ درۆ لەگەڵ بەرامبەرەکەمان دەکەین. بۆی ئێمە پێویستە لە ژیان هەمیشە ڕازگۆ بین، بۆ ئەوی سەرکەوتوو بی، بۆ ئەوی ژیانێکی پێرفێکتت هەبێ دەبێت ڕازگۆیانە بژی. ڕازگۆی لە ئیسلامدا هاتووە، لە هەموو مەسەب و دینێکدا ڕازگۆی هاتووە، بۆیە ڕازگۆیانە بژی بۆ ئەوی سەربەرز بژی. ڕازگۆی ئەو وشک ڕمانەیە کە ئینسانەکان کە دەری دەبڕن لە هەر کات و ساتێکدا تەزوێک یان خوشتێک بە گیانتادا دێویشکە ئەوەیە لە هەندێک کاتدا لە هەندێ ساتە وەختدا ئیندی ئینسانەکان بەرامبەر خۆیان کە ڕازگۆ نابن باش ئەوەی کە کاتەکە تێپەر دەبێت ڕازگۆی دیسان تەزوو بە قەڵدا دێتەوە. چی بکەین چی دەبێت ئەگەر ئینسان ڕازگۆ بێ لەگەڵ خۆی و ئەگەر ئینسان ڕازگۆ نەبێت. کاتێک کە ئینسان ڕازگۆیە لەگەڵ خۆی بڕوان وایە لە هەموو شتێکا سەرکەوتوو دەبێت. بۆ نمونە خوێندن، ئیش، هەر کارێکە بکە. و کاتێش ڕازگۆ نەبێ ئیدی سەرکەوتن بەدەست دێنی بەس ماوەیەکی کەم. ڕاستی و درستی بە هەر کەسێک ناتوانێت بکرێت، بە هەر کەسیش دەتوانێت بکرێت. بەدەستی خۆمانە دەتوانین ڕاست بین، دەتوانین دروست بین. بەڵام حتا ڕاستی مابێت ئێمە بۆ دروست بکەین. ئەگەر ڕاست بی دەتوانی پێ لەسەر دروەکانی هەموو شتێک دانی. بەڵای من وەکو هاوڵاتیەک چەند دەتوانین لەگەل یەکتر ڕاست بین بۆ ئەوەی بتوانین ژیانی جیلی داهاتوومان ڕاست و دروست بکەین.